دوای ڕوودا و پێشهاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاستی ئیسلامۆفۆبیا و ڕقبوونەوە لە موسڵمانان لە ناو کۆمەڵگەی ئەمریکیدا پەرەیسەند. ئەمەش وای لە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کرد ستراتیژیەکی نوێ بۆ ڕووبەڕووبوونەوەی دیاردەکە دابڕێژێت، بە تایبەتیش دوای ئەوەی ئاستی جەماوەری بایدن لەم چەند ساڵەی ڕابردوودا و بەهۆی پشتیوانیکردن لە هێرشی دڕندانەی قەوارەی زایۆنی دژ بە موسڵمانانی سڤیلی غەزە لە نێو موسڵمانانی ئەمریکادا پاشەکشەی بەخۆوە بینی و کاریگەری گەورەی لەسەر دۆڕانی بایدن لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا کرد. استراتیژیە نوێیەکەی بایدن لە 64 لاپەڕە پێک هاتووە و هاوتەری بە لەگەڵ ئەو پرۆژەیەی کۆشکی سپی کە لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردوودا بۆ بەرەنگاربوونەوەی ڕقلێبوونەوە لە جوولەکە ڕایگەیاندبوو. ئەوەش دوای ساڵێک لە کوژرانی منداڵێکی تەمەن 6 ساڵ بە ناوی وەدیعفیومی بە ڕەگەز فەڵەستینی لەلایەن پیاوێکەوە لە ویلایەتی شیکاگۆی ئەمریکا. لە سەرەتای استراتیژیەکەدا بایدن هێرشی سەر منداڵ و دایکەکەی بە قێزەون ناوبردووە و تیشکی خستووەتە سەر بەرزبوونەوەی تاوانەکانی ڕقلێبوونەوە و وچەی ناشرین دژی موسڵمانان و جەختی لەوە کردووەتەوە موسڵمانان وەک تەواوی ئەمریکەکان شایستەی ژیانێکی ڕێزلێگیرا و بەدەستهێنانی تەواوی مافەکانیانن. لای خۆیەوە ئەنجومەنی پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسلامی کە ڕێکخراوێکە بۆ بەرگری مافی موسڵمانان لە ئەمریکا استراتیژیەکەی بە درەنگ وەخت و ناتەواو ناوهێنا و ڕەخنەی لە کۆشکی سپی گرت کە لیستەکانی چاودێری گەشتی ئاسمانی هەڵنەوەشاندوێتەوە کە تایبەتە بەو ئەمریکانەی لە ڕەچەڵەکدا هاوڵاتی وڵاتانی ئیسلامین. تیمەکەی ترامپ تاکو ئێستا هیچ لێدوانێکیان لەسەر استراتیژیەکە نەداوە، بەڵام لە کۆتا لێدوانیدا دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ڕایگەیاند هەر کەسێک دژی مافی هەبوونی قەوارەی زایۆنی بێت مافی گەشتکردنی بۆ ئەمریکا نابێت. هەڕەشەی هەڵوەشاندنەوەی مافی مانەوەی ئەو خوێندکارانەشی کرد کە بە وتەی خۆی دژی جوولەکە کار دەکەن. جیاواز لە سیاسەتەکانی ترامپ، بایدن دوای وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی ئەمریکا دەست بەجێ هەڵوەشاندنەوەی بڕیارێکی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی وڵاتەکەی پەسەند کرد کە قەدەغەی لەسەر چەند وڵاتێکی زۆرینە موسڵمان دانابوو تا هاوڵاتیان لێیەوە گەشت بۆ ئەمریکا بکەن. کارین جان بیەر وتەبێژی کۆشکی سپی دوای ڕاگەیاندنی استراتیژیەکە وتی ئەمە نوێترین هەنگاوە بۆ دامەزراندنی کۆمەڵەیەکی هاوبەش لە نێو دەستگاکان و هەماهەنگی زیاتری حکوومەتی ئەمریکا بە شێوەیەکی باشتر بۆ ڕووبەڕووبوونەوەی دیاردەی ڕقلێبوونەوە لە موسڵمانان و جوولەکە. ئەنجومەنی پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسلامی و کۆمەڵەی ڕووبەڕووبوونەوەی دژە ناوزڕاندن جەختیان لەوە کردوێتەوە دیاردەکانی ڕقلێبوونەوە لە موسڵمانان و جوولەکەکان دوای دەستپێکردنی جەنگی نێوان قەوارەی زایۆنی و حەماس ژمارەی پێوانەی تۆمار کردووە کە خۆی لە پەلاماردان و هێرشکردن لە پێگە ئەلیکترۆنیەکانەوە دەبینێتەوە. ڕێکخراوی ئەنجومەنی پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسلامی ئاشکرای کردووە لە ڕۆژی 7 کانونی یەکەمەوە تا 10 هەمان مانگ 774 سکاڵایان بەدەست گەیشتووە پەیوەست بە ڕووداوەکانی ئیسلامۆفۆبیا و دژە فەڵەستینیەکان. ئەمەش بەرزترین تۆمارە لە ساڵی 2015ەوە. سێ هێندەی تێکڕای ئەو سکاڵایانەیە کە لە ساڵی 2022 لە هەمان ماوەدا تۆمار کراون.